بەناوی خی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ ببینەرانەوە بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحەڵم جارێکی تر لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشین و دەرماڵەکان لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراو خرا لیژنە تایبەتمەندەکان بۆی چاکسازی لە هەرێمی کوردستان دەست پێ بکات و سەرەتاش لە کۆمەڵە بەرگە کە لە پرۆژە یاساکە ئاماژە پێدراوە چاکسازی دەستی پێکرد. ئێستاکە بۆتە بەرباسی زۆرێک لە ڕێکخرا و کۆمەڵگە مەدەنیەکان و هاوڵاتیان و بەشێک لە چاودێرانی سیاسیش ئەخۆ پرۆژە یاسای چاکسازی یاخود چاکسازی لە هەرێمی کوردستان چۆن دەست پێ دەکات. بۆیە لە بەرنامەیەم ڕۆی پەیامی تۆ جیاواز لە بەرنامەکانی تر دەچم کۆمەڵی کەسی پسپۆرتان لەم بوارە بۆ وەردەگرین بزانین سەرنج و تێبینیەکان چییە لە پرۆژە یاسای چاکسازی و پرۆژە یاسای چاکسازی یاخود چاکسازی گەورەکان لە هەرێمی کوردستان پێویستە بکرێ لە چ بوارێکەوە. بەشێکی زۆری هاوڵاتیان کە لە بەرنامەکانی تر من دواندم بهیوان لە حکوومەت کە حکوومەت بتوانێت چاکسازی بکات و کەسێکی پلە باڵا و کەسێکی هاوڵاتی باسایی بەیەکەوە بە یەک ئۆتۆمبیل بەسەر شەقامەکان تێپەڕن. ئەمڕۆ لە چاڵەگوانانی بواری مەدەنی و کەسی پسپۆر دەپرسم ئەخۆ بزانین ئەو چاکسازیە دەکرێت و ڕۆژێک لە ڕۆژان خەونی هاوڵاتیان بەدیدێت؟ چاکسازی گەورە لە خاڵە سنووریەکان ئاکرێت. داهاتێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان ساڵانە و مانگانە و ڕۆژانە دیار نییە. کێشەی کوردستانەوەی سەدانەوەتی داهاتمان تەنها پشت بە سێکتەری نەوت دەبەستێت. چاکسازی فعلی حەقیقی لە داهات دەبێ بکرێت. من پێم وایە حکومەت خۆی چارەی تری نییە. دەسەڵاتی سیاسی بەردەوام لە پرۆسەیەکی خراپسازیدا بووە. کو دەڵێ ڕێگای 1000 میل بە میلێک دەست پێ دەکات. ئێستا پرۆژە یاسای چاکسازی قسەی لەسەر کراوە و خوێندنەوە یەکەمی بۆ کراوە. تا چەند ئەمەلت بەم پرۆژە یاسایە هەیە و ئەو چەرنج و تێبینیانی تۆ چییە لەسەر ئەم پرۆژە یاسایە؟ بەڵێ پێم وایە ئەو پرۆژەیەکی گرینگە و هەنگاوێکە، بەڵام هەنگاوی لەوە گرنگتر ئەوەیە کە دەبێ بەڕاستی چاکسازی لە داهات بکرێ. ئەوە خەرزیە چونکە داهاتێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان ساڵانە و مانگانە و ڕۆژانە دیار نییە. جا ئەم هەنگاوە کە هاویشتراوە دەبی هەنگاوی گەورەکەی بەدواوە بێ، ئەویش چاکسازی لە داهات. ئەوە یەکێ لە خاڵەکان کە سەرنجمان هەیە لەو پرۆژەکە بەشێکی زۆر مەتاتی باسی ئەوە کرا، باسی دەرماڵەکان کراوە کە ڕێک بخرێتەوە. چۆن ڕێک بخرێتەوە؟ دیارە لە 56 موچەی خەڵکی هەرێمی کوردستان بریتە لە دەرماڵە. ئەو دەرماڵەیە ئەگەر دەستکاری بکری هەڵبەتە خەڵکی هەرێمی کوردستان فەرمانبەران و بەشێوەیەکی گشتی لێی زەرەرمەند دەبن. بۆیە بەڕاستی پێم وایە ئەمە کاری پەرلەمانتارانە ئەم خاڵە لا ببرێ و بە هیچ شێوازێک ئەم خاڵە بە شێوەیەکی مەتاتی نەمینێتەوە و دوجار فەرمانبەران لێی زەرەرمەند بن. بە دڵنیایی و ئەم پرۆژە هەموو چاکسازی نییە، تەنها هەنگاوێکە لەوانەی کە بەنایاسایی بە دەیان هەزار کەسن بەبێەوەی هیچ بینێکیان نەبووە لە وەزیرەوە بۆ عەمید و عەقید و لیوا و بریکاری وەزیر تەقاعود کراون. ئەو هەموو مدیریەتە خانە نشینیانەی کە گرفت بووە ئەمەیە کە خرێتەوە پاسەوان یەکێکە لە گرفتە گەورەکانی کوردستان. نزیکەی 800,000 پاسەوان هەیە لە هێزە جیاوازەکان لە 70 و پێشمەرگە و ناوخۆ و ئاسای ئەمە هەمووی ڕێکە خرێتەوە تەنزیمەکرێ. بە دڵنیاییەوە ئەمە تەنیا چەند هەنگاوێکە. ئێمە وەکوتومان چاکسازی گەورە لە خاڵە سنووریەکان ئاکرێت کە ئێستا خەریکی بە دوواداچوونی وردین لە داهاتی نەوتەکرێ، لە داهاتی نەوتەکرێ و لە زەریباکرێ، لە تعدیلی قانونی وەبەرهێنان و لەماناکرێ. ئەمە ئێمە تەنیا وەک هەنگاوێکە بینین. ئەم هەنگاوە با بنرێ کەم و کورتیشی تیا بوو چاکی ئەبێ بکرێ و دەست پێ بە هەنگاوەکانی دیکە. لە ڕاستی ئەو یاسایە کە خەریکندەری دەکەن یاسای چاکسازی نییە لە ئابووری، یاسای چاکسازیە لە موچە و خانشینی و ڕاژەی فەرمانبەران ئەوەی کە پێوەستە بە موچە و ئیمتیازات علاقەی بە سێکتەرەکانی تری ئابووری و یعنی یاسایەکی گشتگیری ئابووری نییە.
ئەوە یەکەم جار پێشەم شتێکی جێگای دەستخۆشیە هەموو چاکسازیەک لەر سەکتەرێک لە سەکتەرەکان دەکرێت شایانی وێ دەستخۆشیان لێ بکرێت لە ئەندام پەرلەمانەکان لە حزبەکانی معارەزە و لە کۆمەلگای مەدەنی هەمووانەی کە فشاریان کردێ تا بگەنەوە ڕۆژەی کە حکومەتی ئەترافکا بە هەبوونی گەندەڵی بە هەبوونی نادات پەروەری و ئەوە هەنگاوی یەکەمی جابیە ئەتا لەمە دوا کار بکرێت لەسەر ئەوەی مادام نادات پەروەریە چۆن وا بکەین دادپەروەری هەبێ مادام گەندەڵیە چۆن چاکسازی بکەینە تا و گەندەڵیانە سنووردار بکریان لە ناو ببردرێن. پرۆژه یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خاننشینی لە هەرێمی کوردستانە پرۆژه یاسایەکی بەرتەسکە سنووردارە چاکسازیێکی کامل نیە یعنی ناتوانێت تەقتی هەموو چاکسازی بکات لە بواری داهات و دارایی لە هەرێمی کوردستان ئەم پرۆژه یاسایە وەکو گوتمان زیاتر پەیوەندی هەیە تەنها پەیوەندی هەیە بە بواری خەرجیەکانەوە نەک بواری داهات لە ناو خەرجیەکانی چەند بوارێکی بەرتەسک گرێتەوە کە موچە و دەرماڵە و ئیمتیازاتە مالیەکانی دیکەن بەڵام وەکو هەنگاوی یەکەم بۆ چاکسازی لەو خراپەسازی گەورەی لە هەرێمی کوردستانە هەیە ئەکرێ وەکو هەنگاوێکی پۆزیتیڤ سەیری بکرێت بە حکمەوەی کە نادادیەکی گەورە و گەندەڵەیەکی یەکجار گەورەش لە موچە و دەرماڵە و خانەنشینی. سەنەرۆ لە ماوەی ڕابردوو خوێندنەوە بۆ پرۆژە یاسای چاکسازی کرا پرۆژە یاسای چاکسازی تۆ چۆنی هەڵدەسەنگێنی وەکو چالاکوانێکی گواری مەدەنی ئەوەی کە دراوە پرۆژە یاسای چاکسازی نییە بەمانە گشتیەکەی چونکە ئێمە لە کوردستانە تەواوی سێکتەرەکانمان کێشەی تێدا گەندەڵی تێدان تێبینی لەسرە جومگەکانی حکومڕانیتی لە هەرێمی کوردستان بە کۆی جومگەکانەوە ئەوەی کە هەیە پرۆژە یاسایە بەناوی پرۆژە یاسا پێشکەش کراوە لە ڕاستیشدا پێداچوونەوەی بە مەسلەی خانەنشینی بە مەسلەی ئەو بندیوار و ئەو فەوزا خانەنشینکردنێکە لە ماوەی ڕابردوودا کراوە لەسەردەستی ئەم جۆرە حکومڕانیتی لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەش بە کۆمەڵێک تێبینی و سەرنجەوە بەڵێ تۆ تەنانەت لەسەر وشەکەش تێبینی تێکەمە چاکسازی نییە بەڕای تۆ ئەمە کۆکشین لەسەر حکوومەتیش بە خۆشی باوەڕی بەوە هەیە پەرلەمان بە خۆشی باوەڕ بەوە هەیە کە ئەمە پرۆژەی چاکسازی نییە لە هەرێمی کوردستانە ئەمە پرۆژەیەکە بە ناوی چاکسازی دراوەتە پەرلەمان لە بواری خانەنشینی دووشەممەی ڕابردوو پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پێشنیاز بۆ پرۆژە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی و ئیمتیازات کرد و ئاراستەی لیژنە تایبەتمەندارەکانی کرد حەوت لیژنە مکەلەفن بە نووسینی راپۆرت واتە راپۆرتی هاوبەش بۆ پەرلەمانی کوردستان بۆی بخرێتە بەرنامەی کار تا ئێستا ئەوەی من زانیاریم هەبێ سێ لیژنەی تایبەتمەند راپۆرتی خۆی نووسیوە 4 لیژنە ماوە بۆ ئەوەی راپۆرت ئاراستی لیژنەی یاسای بکەن و لیژنەی یاسایش راپۆرتی هاوبەش بە هاوکاری لەگەڵ لیژنەکانی تر بنووسێ ئەگەر لە ماوەی ئەو 7 ڕۆژە کە سیفەتی بە پەلەی دراوەتێ خەسڵەتی بە پەلە دراوەتە ئەو پرۆژەیە ماوەی 7 ڕۆژ لە بەردەمی لیژنەکانە ئەگەر راپۆرتیان نەنووسی ئەوە جێگری سەرۆکی پەرلەمان ئینزار دەداتە لیژنەی تایبەتمەندارەکان بۆی راپۆرت بنووسن واتە ئاگاداریان دەکاتەوە لە ڕۆژی ئاگادارکردنەوە ئەگەر هەر راپۆرتیان نەنووسی تا 4 ڕۆژ مۆڵەتیان لە بەردەمە بۆی بینووسن ئەگەر هەرنیان نووسی دوای ئەوە دەبێ راپۆرتی هۆداری واتە هۆکاری نەنووسینی راپۆرتیان بدەنە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان پاشان جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان لەگەڵ دەستی سەرۆکاتی پەرلەمان دوا بڕیار لای خۆیانە ئایا مورزەمیان کەن کە راپۆرت هەر بنووسن یان ماوەیان بۆ درێژکەنەوە تا بۆیان تەمدید بکرێنەوە سەرەتا ئێمە وەکو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتیوە لە نێویشیاندا ڕێکخراوەکانی کۆمەڵگە مەدەنی پێویستە پێشوازی لە هەموو هەنگاوێکین کە بە ئارەستی چاکسازی حەقیقی لە هەرێمی کوردستان بکرێت لە هەمان کاتیشا پێویستە گومانەکانمان زیاتر قوڵ بکەینەوە لەسەر هەر پرۆژەیەکە بەرەو ئیدعای چاکسازی بۆ دەکرێت چونکە بەڕاستی لە وڵاتانی جیهانی سێمدا بە تایبەتی لە هەرێمی کوردستان لەوانەیە ئاسانترین شت دەرکردنی یاسا بێت بەڵام ئەوەی گرنگترە نیەتی پشتی مشەڕعسیە لە دەرکردنی یاساکە ئەو هەنگاوانە چین کە
دواتر پاش دەرچوونی یاساکە دەژیرێتە بەر ئەمە زۆر زەرورترە لە دەرچوودواندنی یاساکە. ئەو تێبینیانەی کە لەسەر یاساکە هەیە بە بۆ چوونی منکەوەکو شارەزایەکی متازەعانم لە بواری یاسایی هەیە، یاساکە بە شێوەیەکی زۆر گژیرانەیە، نەچۆتە ناو تەفاسیل و ئالیەت و میکانیزمەکانی جێبەجێکردنی یاساکەش زۆر ڕوون نینە، بۆی پێویستە پەرلەمانی کوردستان پەلە نەکا لە دەرکردنی ئەو یاساکە پرس و ڕاوێش بکە بە کەسانی یاسایی ئەزمموی وڵاتانی تر بخوێنێتەوە لە بواری بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان و چاکسازیش مەفهومێکی زۆر فراوانە ناکرێ ئەمە کورتی بکەینەوە تەنها لە موچە و دەرماڵەدا. پرۆژە یاسایەکە هەر لە ناوڕۆکە یەک نیە، چونکە دەڕێ پرۆژە یاسا لە خانەنشی موچە. جارێ بەڕاستی موچەبەی شێوەک نەیگرتووە، باسی موچە نەکراوە لە نزیک لەنە دوورەوە، بۆیە ئەو یاسا زۆرێکە لە زۆرەکانی هەڵقڕەتاندنی بەرامبەر، چونکە موچە دەستکاری ناکرێت، بە تایبەتی موچە پلە باڵاکان موچی پلە باڵاکان چ لە پەرلەمانتار و وەزیر و وەکیل وەزیر و ڕاوێژکاری ئەلیف و با بەڕێوەبەرە گشتیەکانەوە دەستکاری نەکراوە. بەڵێ خۆشەویستان، دیارە ڕاوسەرنجی جیاواز لەسەر پرۆژە یاسای چاکسازیە بوو، بەشێکی زۆری پێیان وابوو چاکسازی ئەوە نییە کە ئێستا لە پەرلەمانی کوردستان دەرچوو بەڵکو و بچووکردنەوەی ئەم پرۆژە یاسایە و بەشێکی پێیان وایە ئەگەر دەمانەوێت چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت، خود حکوومەت نیازێتی چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت، دەبێت چاکسازی لەوە بکات دەستی حزب لە نێو کایەکانی حکوومەت دەربهێنرێت. دیارە ڕاوسەرنجی جیاواز لە بەرنامەکەمان بۆ ئێوە گواستوێتەوە، ڕاوسەرنجی زیاترتان بۆ دەگوازنەوە، دوای ناوڕەوەی خۆشەویست شاد دەبینەوە. چاکسازی گەورە لە خاڵە سنووریەکان ئاکرێت. داهاتێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان ساڵانە و مانگانە و ڕۆژانە دیار نییە. کێشەی کوردستانەوەی سەدانەوەتی داهاتمان تەنها پشت بە سێکتەری نەوت دەبەستێت. چاکسازی فعلی حەقیقی لە داهات دەبێ بکرێت. من پێم وایە حکومەت خۆی چارەیتری نییە. ئەم دەسەڵاتی سیاسی بەردەوام لە پرۆسەیەکی خراپسازیدا بووە. کو دەڵێ ڕێگای 1000 میل بە میلێک دەست پێ دەکات. بەڵە خۆشەویستان، خۆشحاڵم دوای ناوبڕە کووردا بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لەگەڵ چالاکبانانی بواری مەدەنی و کەسی پسپۆر بەردەوام دەبم لەسەرەوەی یاخۆ بزانین چ شتێک بە چاکسازی گەورە یان بە چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان ناو دەبن و بنەماکانی چاکسازی چین. ئەخۆ تاسەن هیوامایە لە هەرێمی کوردستان کە چاکسازی بکرێت، هەوڵاتیان بێ هیوان بزانین ئەوانش بێ هیوان. چاکسازیمان لە چی پێویستە لە هەرێمی کوردستان؟ چاکسازیمان لە هەموو بوارێک پێویستە، ینی من پێی ئەڵێم پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە بە تایبەتی بۆ حاڵەتی ئێمەمانان کە حکوومەتێکین ئێستا لە ناوچەکەدا لە ناوچێکدا جارێ بەگشتی ئێمە لە ناوچێکدا ناوچێکی ئاسان نییە. چواردەورمان تەندراوە بە کۆمەڵێک ناسەقامگیری سیاسی و کۆمەڵە ناسەقامگیری ئەمنی و گۆڕانکاری ئیقلیمی و پێکدادانی ئیقلیمی و بەرژەوەندی جیاجیا لە ناوچەکەیە هەیەوە هەر دەوروبەرەکەمان هەمووی خەڵک بەدەستی برسێتی بەدەستی گەندەڵی بەدەستی هەژاری و هەموو ناوچەکە ئەمەی گوتوت و ئەمە ڕۆژانە ئێمە لە میدیاکانەوە ئەیبینین و هەستی پێکەین. سەبارەت بە ناوخۆی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم ئەم پرسیارەدا، ئەم پرسیارە هەر ئەمڕۆنیە هەیە، ئەمە خواستی لە مێژینەی 10 ساڵ زیاتری هێزەکان و کۆمەلگای مەدەنی و تەنانەت خودی خۆشبەختانە ئێستا لە ناو حکوومەتیشدا خودی حکوومەت بۆ خۆی باوەڕی بەوە هەیە کە ئەبێ ئیرادەی چاکسازی ئیشی لەسەر بکرێەوە پێش بخرێت. بە شێوەیەکی خێرا یەکەم بە بۆچوونی من پەیوەستە بە با بڵێن بنەمای گشتی مەسئلەی کارمەند یا با بڵێن وەزیفەی گشتی لە زۆر لە وڵاتانی دنیا ئەوانەی کە منتەخەبن، ینی دامەزراوەی منتەخەبن یان ئەوەی کە پلەی تایبەتی دەدرێتە بۆ نمونە سەرۆکی دەستەکان بۆ ماوەیەکی کاتیە دەکرێت لەو یاسایە جێ بکرێتە کە ئەوانە دوای تەواوبوونی ئەو ئەرکەی پێیان دەستپێدرێ بگەڕێنەوە کارەکەی پێشتری خوان. ئەگەر مامۆستای زانکۆ بتەوە مامۆستای زانکۆ، ئەگەر دادوەر بۆ بگەڕێتەوە بتە دادوەر، نەک تەقاعد بکرێ، چونکە ئەوە
بارگرانێکی زۆر دروست دەکا تو حسابی ئەنجومنی پارێزگاکان ئەنجومنی پەرلەمان دوایی سەرۆکی دەستەکان دوای ئەو پلانەی کە بە موقت دەدرێ بە کەسێک ئەمە ئیشکالێتێکی گەورەی تێدایە کە بەڕێی من ئێستا لە عێراق ئەو سابقەیە هەیە و باسیشم کرد کە دەکرێت سوودی لێوەرگێت. دووەم لە مادەی چاردا با بڵێن کاتێک باس لە دامەزراندنی دەستگاهی نیشتیمانی خانەنشینی دەکا بەدڵنیایی سندوقی خانەنشینیش ڕەبت دەیبەوە بە بۆ چوونی من دەبێەوە بە یاسارێک خرێ لە دەسەڵاتی حکوومەت بستندرێتەوە چونکە خۆمان دەزانین کاتێک حکوومەت ڕادەسپێرین بەو ئەرکە حکوومەت بە تعلیمات دەریکە حکوومەت دەتوانێت بە تعلیمات بیگۆڕی زەمانەت زۆرتر دەبێت کە بە یاسا ئەوە دەربچێت. لە ڕاستیدا چاکسازی ڕاستەقینە لە خەرجەکان نیە و لە داهاتەکانیش نییە چەند پارە بە فیرۆ دەڕات چەند پارە بە حقە دەگات دەست حکوومەتیە ئەوانە چاکسازینە و وەگرنگشن بەڵام کێشەی ڕاستەقینەی کوردستان چارەسەر ناکە. کێشەی کوردستانەوەی سەدانەوەتی داهاتمان تەنها پشت بە سێکتەری نەوت دەبەستێت نرخی نەوتیش ڕۆژە و سعرەکە. کاڵایەکی سیادی سیاسیە وڵاتەکان بۆ یەکلاکردنەوەی چێشەکان بەکاری دێنن لەبەرەوە ناتوانین پشت بە تەنها یەک سێکتەر ببەستین پێویستمان بە ئاکتیڤکردن و پەرپێدانی سێکتەر ئابوورێت زۆر بە جۆرەکانە بە تایبەتی سێکتەری پیشسازی وڵاتە پێشکەوتوەکان پێیان دەگوترێ وڵاتە پیشسازیەکان چونکە پیشسازی دەتوانانی دەرفەتیکا دروستکە دەتوانی بەهای زیادە دروستکە دەتوانی داتێرێم کوردستان چەند قات و سەد قات زیاد بکاتن وڵاتە چۆر سنگافورە ناوتی هەیە نەغازیە نە دەرامەتی سروشتیە نەزەوی کوشتکاڵیە 700 کیلۆمەتر خاچیە بە قەدەرێک مەزرعی کوردستانە کەچی ساڵانە داهاتی نەتەوەیان 340 میلیارد دلارە کوردستان لە هیچ دۆخێکدا نەیتوانێت 15 میلیارد دلار شێبی لە ساڵێکدا. لە هەموو سەکتەرەکان بەگشتی پێویستی بە چاکسازی و پێداچوونەوە هەیە و دەستی حزب دوور بخرێتەوە کە لە هەموو سێکتەرەکان دەستی حسب زاڵە و کەسی شیا و لە شوێنی شیا و جا ئەم هەنگاوە هاویشتراوە هەنگاوی گرنگتری بە دواوە بێ بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان پێ خۆشحاڵ دەبن. حەزم لێ ڕای تۆ بزانم هاوڵاتیان بەشێکی زۆری لەم حکوومەتەی هەرێمی کوردستان نا حکوومەتی کوردی بێ هیوان کە چاکسازی بکرێت کە حکوومەتێ بێت بۆ هەموو هاوڵاتیان بێ ڕاو سەرنجی تۆ پێ دوایە حکوومەت بتوانێت خزمەتی هەمەلایەنەی خەڵکی هەرێمی کوردستان بکە پێ دوایە چاکسازی بەگشتی بکرێت لە هەرێمی کوردستان. هیچ شتێک مەحاڵ نییە خەڵکی هەرێمی کوردستان کە ناومێدن نەحەقیان نییە لەبەرەوەی لە ڕابردوودا بەڵێنی زۆر دراوە جێبەجێ دەکراوە بەڵام هیوادارم ئەم کابینەیە ئەم ناومیدیە لە خەڵک بسڕێتەوە هەنگاوی ڕاستەقینە بەهاوی تەنها گیرفان پڕکردن و خۆدەوڵەمەندکردن نەبێ هەنگاوی ڕاستەقینە باوی هەروەکو چۆن ئەم هەنگاوە هاویشتراوە چاکسازی لە خەرجیەکان هەنگاوە گرنگەکەش چاکسازی لە داهات بکرێتن چونکە پێم وایە تا چاکسازی لە داهات نەکرێت چاکسازی ڕاستەقینە ناکرێتن. لە هەرێمێکە کە هێشتا یاسای بودجەنیە لە دوای 2013 تا ئێستا چەندین ساڵ تێپەڕ بۆ هێشتا یاسای بودجەنیە قسەکردن لەسەر چاکسازی لە داهات تۆزە قرس دەکەوێتەوە لەبەرەوەی ئێمە هەر لە بنەڕ تا یاسای بودجەمان دەرنەکردو لە 2013 تا ئێستا باشە نازانین داهاتی ئەم وڵاتە چەندەوە نازانیش چۆن خەرج دەکرێت باشە هۆکارەکەی ئەوەیە کە یاسای بودجە نیە کە یاسای بودجەشت هەیە جارێکی دیکە کۆمەڵێکی ئیشکالیەت هەیە بۆ نمونەیەک لەو هەنگاوانێک کەم پێم وایە بۆ بەوەی کە چاکسازیی ڕێشەیە بکرێت لە هەرێمی کوردستانە ئەبێ بودجەی سێکتەری ئەمنی و عسکەری کەم بکرێتەوە لە کەمترین ئاستا بودجەی سێکتەری ئەمنی و عسکەری لە هەرێمی کوردستانە زیاتر لە 20 و 130 بودجەی هەموو هەرێمی کوردستان نەبات باشە تۆ ناتوانانی بۆ نمونە پەرپێدان لە کەرتی کوشتکاڵ یا لە کەرتی تەندروستی یا لە کەرتی پەروەردە خوێندن بکەی ئەگەر بودجەی سێکتەرێکی وەکو ئەمنی عسکەری لە هەرێمی کوردستانە کەم نەکەیتەوە باشە ئەمانە هەنگاوی ڕێشەیە بۆی کە بتوانیت چاکسازیی کە ڕێشەی لە هەرێمی کوردستانە بکەیت. ئێمە کۆمەڵە سەرنجمانی سەر لەگەڵ لیژنەکان و فراکسیۆنەکان خەریکین بۆی لێ حەریکین. زۆرجار لە نێو هاوڵاتیان بوومە ڕاوسەرنجی هاوڵاتیانم گواستۆتەوە هاوڵاتی زۆر بێهیوایە لە چاکسازی لە حکوومەتی کوردیدا تا چەند ئومێد هەیە لە هەندێک قەرارات دراوە هەندێک دەرفەت دراوە پرۆژەکە هەیە ئەگەر جێبەجێکرێ خاڵێکی باشە جێبەجێش نەکرێ و کاتە بێ هەمووان قسەی جدیمانە بێ بەرامبەری. چاکسازی گەورە لە خاڵە سنووریەکان ئاکرێت داهاتێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان ساڵانە و مانگانە و ڕۆژانە دیار نییە
کێشەی کوردستانەوەی سەدانەوەتی داهاتمان تەنها پشت بە سێکتەری نەوت دەبەستێت. چاکسازی فعلی حەقیقی لە داهات دەبێ بکرێت. من پێم وایە حکومت خۆی چارەیتری نییە. دەسەڵاتی سیاسی بەردەوام لە پرۆسەیەکی خراپسازیدا بووە. کو دەڵێ ڕێگای 1000 میل بە میلێک دەست پێ دەکات. پێویستە چاکسازی گەورە لە چی بکرێت لە هەرێمی کوردستان؟ پێویستە لە تەواوی جمگەکانی حکومڕانێتی لە هەرێمی کوردستانە بکرێت. بەڵێ لە کەرتی گشتی وێرانە، کەرتی تایبەت وێرانە، وەزارەتی تەندروستی، وەزارەتی پەروەردە، ینی ئەم خوێندنی تایبەت، ئەمە کۆلێژی تایبەت، ئەمە کەرتی تەندروستی، ینی حکوومەت بۆ جێڕانەوەی هەیبەتی حکومڕانێتی خۆی چۆن ڕێگە بەوە دەدا کە کەرتیشی گشتی بێ ئەهمیەت بکرێت لە بەرامبەر کەرتی تایبەتە. بە نمونە ینی هەژارێک ئەگەر لە کوردستانە نەخۆش بکەوێت دەبێت چاوەڕوانی مەرجی خۆی بێت، چونکە کەرتی گشتی لە بواری تەندروستیدا ناتوانێت معالەجەی نەخۆشێک بک بە تەواوی، دەبێت بچێتە کەرتی تایبەت، ئەمە خەستەخانەی فلانە، ئەمە خەستەخانەی فلانە، ئەمە نەخۆشخانەی فلانە، ئەمە کۆمپانیە فلانە، ئەمە کۆمپانی دەرمانی فلانە. ئەمانە بێبەهاکردنی حکوومەتە. حکوومەت بۆ جێڕانەوەی شکۆ و هەیبەتی حکومدارەتی خۆی دەبێت کەرتی گشتی وا لێ بکە کە هاوشان بێ لەگەڵ کەرتی تایبەتە. ئەمە پێمان وایە یەکەم خاڵ کە چاکسازی فعلی حەقیقی لە داهات دەبێ بکرێت. پێشەوەی لە خەرجی بکرێت دەبێت لە داهات بکرێت. ئەگەر نزانین داهاتمان چەندە چۆن دەتوانین خەرجەکانمان بنیاد بنین، دەبێت بزانین داهات چەندە، اینجا خەرجەکان لەسەر ئەو داهاتە بنیاد بنین. دووەم خاڵمان کە ئێمە خاڵێکی جەوهەریە و تێبینی جەوهەریمان لەسەریە و باسیشمان کردو لەناو هۆڵی پەرلەمانیش بە تەکید باسی دەکەین، دەبێت تەسبیتی بکەین کەمترین موچەی خانەنشینی بە هیچ شێوەک ئاماژەی پێنەکراوە. دەبینین لە عێراق کە ئەمە معالەجە کراوە لە 9/12/2019 واتە ئەو مانگە قانونی خانەنشینی دەرچووە، کەمترین موچەی خانەنشینی 400 بۆ 500,000 و خاڵێکی تر موچە پاشەکەوتکراوەکانی موچەخۆران لەو قانونی هیچ باز نەکراوە. ئایا چی بەسەر دێ؟ حکوومەت پلان و بەرنامە هێدە بۆ دانەوەی ئەو موچەی پاشەکەوتکراوی موچەخۆران؟ ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشنیاز یاسایەکمان پێشکەشی دەستی سەرۆکایەتی کرد کە موچەی موچەخۆران بە حیساب بانکی بکرێەوە تا هەژماری بانکی بۆ موچەخۆران حکوومەت دروستی کە و هەروە موچە پاشەکەوتکراوەکان بچێتە سەر ئەو هەژمارە بە سێ قۆناغ بدرێتەوە موچەخۆران. ئەم پێشنیازە لەبەرەوەی ڕەهەندی دارایی هەبوو ناردرا بۆ حکوومەت تا ئێستا حکوومەت وەڵامی نەبوو. چاکسازی ڕاستەقینە لە بودجەدا دەکرێت. بودجەش بریتیە لە خەرجی و لە داهات. ئەوەی کە ئێمڕۆ ئێمە باسی لێوە دەکەین تەنها بریتە لە چاکسازیکردن لە خەرجی، چون خەرجیش دوو بەشی دەگرێتەوە. خەرجی وە بەرهێنمانمان هەیەەوە، خەرجی بەکاربردنمان هەیە. لە ناو خەرجی بەکاربردنیشدا ئێمە خەرجی موچەی دەرماڵە و خانەنشینانمان هەیە و موچەی فەرمانبەرانیشمان هەیە. ئەوەی هەیە تەنها فۆکسەکە خراوەتە سەر خانەنشینان. ئەمە هەنگاوێکی باشە، بەڵام دەبێت چاکسازیەکە بە شێوازێکی گشتگیرانە بێت. پێم بڵێ چاکسازی گەورە لە هەرێمی کوردستان گەر بکرێت چاکسازی گەورە لە چییە؟ بێگومان وەکو دەڵێ ڕێگای 1000 میل بە میلێک دەست پێ دەکە. ئێمە پێشوازی لەو هەنگاوە دەکەین، بەڵام چاکسازی ڕاستەقینەت بریتە لە چاکسازی لە داهات، لە شەفافێت، لە دۆسیەی نەوت، لە بواری وەبەرهێنان، لە یەکردنەوە و یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بە مؤسساتکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. چاکسازی فعلی و ڕاستەقینە لە سێکتەری دادوەریدا، ئەنجومەنی دادوەری دەسەڵاتێک بێ سربەخۆ بێ. چاکسازی ڕاستەقینە لەو سێکتەرانە دەکرێت بۆ هیچ کەسێک لە داهاتوودا جورئەتی ئەوە نەکا بڕیاری ناسایی بدا و خەڵک لە دەروی یاسا خانەنشین بکات. چاکسازی ڕاستەقینە لە ئابووری ئەنجام نادرێت، هەتا چاکسازی سیاسی ئەنجام نەدرێت. دەبێت ئەو نخبە حاکمی هەرێمی کوردستان یان ئەوێ بگۆڕدرێن یان ئەوێ لە ژێر فشارێکی گەورە دابن بۆ ئەوی چاکسازی ئەنجام دەن، وەکو ئەو لە بەغدا ئەنجام دەدرێت. زۆر زار من لە نێو هاوڵاتیان سەرنجی هاوڵاتیان وەرگرتووە. هاوڵاتی زۆر بێهیوە لە چاکسازی لە حکوومەتی کوردی. ئایا بێهیوابوونی هاوڵاتیان لە شوێنی خۆیەتی و ئەم بێهیوە هەیە بەڕای تۆ لەم کابینەیەش بەردەوام دەبێت؟ خۆی بەڕاستی من دەتوانم بڵێم بنەمایەکم بۆ گەیشتمەوە قەناعاتێکەوە هەر کاتێک حکوومەتی هەرێم باس چاکسازی بکە، ئەوە لەژێر پەردەی چاکسازیەکەیدا چەندین گەندەڵی گەورە ئەنجام دەدرێت. بۆ نمونە پرۆسەی بایۆمەتری لە موچەکاندا ئەوە بەنیاز بنکەوە وا بڵاویان کردەوە کە موچە کەم دەکرێتەوە، ئەو کاتی پارەی موچەکان بندیوارەکان نامێنێت کەچی بە ڕاستەقینەکە کاتێک جێبەجێیان کرد ئەوە چاکسازی نەبوو، گەندەڵی بوو. لەبەر ئەوەی موچەی فەرمانبەران نزیکەی 200 ملیار دینار زیادی کرد.
هەروەها بندیوارەکان و دوو موچە و سێ موچەکانیش بوونە فەرمی و ئێستاش هەروەری دەگرن کەواتە هیچ چاکسازیەکە ئەنجام نەدرا. چاکسازی گەورە لە خاڵە سنووریەکان ئاکرێت. داهاتێکی جار زۆر لە هەرێمی کوردستان ساڵانە و مانگانە و ڕۆژانە دیار نییە. کێشەی کوردستانەوەی سەدانەوەتی داهاتمان تەنها پشت بە سێکتەری نەوە دەبەستێت. چاکسازی فعلی حەقیقی لە داهات دەبێ بکرێت. من پێم وایە حکومت خۆی چارەی تری نییە. ئەم دەسەڵاتی سیاسی بەردەوام لە پرۆسەیەکی خراپسازیدا بووە. کو دەڵێ ڕێگای 1000 میل بە میلێک دەست پێ دەکات. بێهیوابوونی هاوڵاتیان لە جێ خۆیەتی من پێم وایە بێهیوابوونی هاوڵاتیان لە جێ خۆیەتی ئەگەر لە بازە بێهیوایی بکەین لەبەرەوەی کە پرسی بێهیوایی مەسلەیەکی زۆر گشتیە ینی هەموو ناوچەکەی گرتوتەوە سەبارەت بە سیستەمە سیاسەکە هاوڵاتی خۆی نەتیجەی بێهیوابوون چییە نەتیجەی بێهیوابوونەوەی کە پرۆسەیەکی سیاسی هەیە جا ئەمە حکومداری بێ یاخود پەیوەندی بە ئەحزابی سیاسی و هەبێ ئەم پرۆسە سیاسیە بە گشتی سەرکەوتو نابێت لەوەی کە بتوانێت وەڵام دەرەوەی خواستی سەرەکی خەڵکی بێت بۆمانەیە کە نەتوانرێ خزمەت گوزاری سەرەتایی دابین کە نەتوانێت تەندروستێکی باش دابین کە نەتوانێت خوێندنێکی باش پەرودەی باش ئەمانە دوزار بەسەرێکەوە کەڵەکە ئەبن واکە کە هاوڵاتی هەست بە جۆرێک لە پشتگوێ خستن بکە هەست بە زۆر ناومێدی بکە هاوڵاتی ناحەقی نییە لەوەی کە متمانی نەبێت لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک بابەت ئاماژەی پێکراوە کۆمەڵێک خاڵ کراوە و جێبەجێ نەکراوە یعنی لەم پرۆژە چاکسازی کە ئاراستەی پەرلەمان کراوە بۆ داوای پەیڕەو دەکات تۆ یاسایەکە تێ پەیڕەوەکە بەمانەی ئەوەی ڕێگری دەکات لەبەر ئەوە هاوڵاتیان تاوەکو ئێستا کە هیچیان نبینیوە هەر لە چوارچێوەی قسەدا بووە هەر لە چوارچێوەی پرۆژەی یاسادا بوو تۆ 1000 یاسای چاک دەربکە لە پەرلەمانە بەڵام کە نەچوەواری جێبەجێکردنەوە کە هاوڵاتی بەکردەیی بە پراکتیک هیچی نبینی ناحەقی نییە کە بێ متمانە بێ بێ هیوا بێ لەبەر ئەوە تۆ دەبێ هیوا بجێڕیتەوە دەبێت پردێکی پەیوەندی ڕاستەقینە پردێکی پەیوەندی ڕاستەقینە لە نێوان هاوڵاتی و حکومڕانەتی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە ئەم متمانەیە بینا بکرێتەوە چونکە ئەم هاوڵاتی حکوومەتەکە تا ئەم ساتێش بە حکوومەتی خۆی دەزانێت حکوومەتێکی کوردستانیە لەبەر ئەوە جارێکی دیکە ئەو دەڵێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێڕانەوەی شکۆ و هەیبەتی کارەکانی حکومڕانێتی جملەکانی حکومڕانێتی خۆی دەبێ ئەمانە ئەنجام بدەن بەشێکی ئەو بێهیوایی خەڵک حەقی خۆیانە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان ئەزمموی تاڵمان هەیە لەگەڵ بەڵێن و بەڵێنکاری حکوومەت و پەرلەمانی کوردستان بۆ نمونە لە ساڵی 2011 بە بڕیاری ژمارە دوو لە پەرلەمانی کوردستان 17 خاڵ دەرچوو بەشێکیان نەکەوتە بواری جێبەجێکردن دواتر لە ژێر فشاری خۆپشاندەران سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان کۆمەڵێک بڕیاری چاکسازیدا ئەویش هەر بە هەمان شێوە جێبەجێ نەکرا کۆمەڵێک یاسای دیکەمانەیە یاسای جوان لە نمونەی یاسای دەستکەوتنی مافی زانیاریە لە نمونەی یاسای سندوقی داهاتە نەوتەکانە ئەو یاسانە وەکو دەقی جوانن بەڵام لە بواری پراکتیکدا تا بەشێکی لە پەیوەندی بە نەبوونی ئیرادەی سیاسیەوە لە هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی پێویستە ئەو ئیرادە سیاسی دروست بکرێ هەموو لایەنە سیاسیەکان ئەو ئیرادە سیاسی دروست ببێت چونکە گەندەڵی لە هەرێمی کوردستان پاوەرە هێزە بە هێزیش نەبێ ناتوانیت بەرەنگاری ببێت خەڵکو و ئەمەش مافی خۆمانە وەکو خەڵکی هەرێمی کوردستان بەگومانەوە لە هەر هەنگاوێکی دەسەڵاتی سیاسی بڕوێن بە ئاراستەی چاکسازی لەبەرەوەی ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتی سیاسی بەردەوام لە پرۆسەیەکی خراپسازیدا بووە لەناو گەندەڵێکی بەرفراواندا بووە لەناو ناعەدالەتێکی گەورەدا بووە بەڕێوە بردووە با بڵێن باشە و هەموو هەنگاوانەی پێشتریش بە ناوی چاکسازی لە ئاستی پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و تا لە ئاستی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بەڕێوە براون لە غێری خراپسازی ئەنجامێکی دیکەیان نەبووە واتە ئەگەر لیژنەیەک دروستکرابێت یا بڕیارێک درابێت لە ئاستێکی باڵای هەرێمی کوردستانە تا بە ئاستی سەرۆکاتی هەرێمی کوردستانیش بە ناوی چاکسازیەوە ئەگەر ئەم بوارەی تا زیاتر تێک نەدابێت ئەمە چاکی نەکردووە لەبەر ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی خۆیانە بەگومانەوە لە هەر پرۆسەیەک بڕوانن و بۆم پرۆسەی ئێسهاش کە لەژێر ناوی چاکسازی دەگوزارێت هاوڵاتی بەڕای من بێئومێدیەکەی لەو هاتووە کە چاکسازی بە ئینتیحاری سیاسی دەزانی چونکە پارتی وێچەتی ئەگەر هێزە سیاسەکان ئەگەر چاکسازی ڕاست بکەن ئەوە کاریگەری
زەحمەتی دەی بەڵام بەڕای من لە تەجروبەی دنیا ئەم زۆر لە چاکسازیانە زۆر بیندراوە و کاری باشیش کراوە لەو بار. بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی کەسانی پسپۆڕیان چەڵەگوانانی بواری مەدەنی بوو لەسەر پرۆژە یاسایی چاکسازی لە هەرێمی کوردستان. دیارە بەشێکی زۆریان پیانوا بوو هەنگاوێکی باشە نانراوە بۆ پرۆژە یاسایی چاکسازی و چاکسازی ئەگەر بێت و حکوومەت هێرێمی کوردستان بەردەوام بێ لەسەرم چاکسازیانە دەکرێت چاکسازی ڕاستەقینە و چاکسازی بنەڕەتیش بێتە دی و بەشێکیانیش پیان وا بوو ئەمە هەڵخەڵەتاندنی هاوڵاتیانە پرۆژە یاسایەک بۆ ڕێخستنەوەی موچەکان لە هەرێمی کوردستان دەرخستووە و بە ناوی پرۆژە یاسایی چاکسازی ناوداوە کە ئەمە چاکسازی حقیقی و ڕاستەقینە نییە. ئەڵقی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوای بووێتە جێگا ڕەزەمەندیەوەی خۆشەویست تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە سوپاسی هاوکارم عەبدوڵڵا قاهەر دەکەم تاڵقەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە سپاردەی خوابن.